سەرمایه‌داری لە هەموو پرۆژەیەک هێرەیەکێک لە بۆنەکانیەکی ئایرە کە تیدایادی ڕۆژی جیانی کرێکەران دەکرێتەوە. ئەوەی لەم ڕۆژەدا دەگوزەری ئەوەیە کە فەرمانبەران پشویانە و هەندێکیان بە قات و ڕیباتەوە بەشداری لە بۆنەکەدا دەکەن. ئەوەی لە تابلۆی ڕاستەقینەی بۆنەکەدا دەگوزەرێ و ژیانی واقعی کرێکەران خۆشیان دووشتی جیاوازن. کرێکەران لەم بۆنەیەشدا ئەوەی بەختیاوەری بێت لە کاردا دەبێ وەرەق دەڕێژێ و ئەوەشی کاری دەست نەکەوێت بەدەست بەتاڵ دەگەڕێتەوە و خەمینانی دووسبەی دەبێت. بڵێ بۆ من چەم و چێک من نییە، یەک دینارە نەین کوردستانی خۆمان نەهین بەغداش. منەوە عمرم 63 ساڵە ئیشەکەم. يعني من أو كرمة أو برسولة سأبغى بيتا إيش مكا من مصرف بس أوش خزان دار ناطع مصرف بكم. حزناك نمرض مالو بيتا وقف خلقات. مرة والله من حتى دايك من الغاء ودي بيني عطلة على يوم شو بكم عطلة ما شو بكم يعني نرم ويش أي رمضان شو بخوي. إيش وارد عليك مانية لم إيش زاد إيش صعاد إيش ناز عن بخوا لم سبيك زاد. يعني ما قلنا أبي دستر داخل. خەڵکە سیاسەکەش لەم ڕۆژەدا قسەی خۆیان بۆ یەکی ئەیار هەیە، بەڵام تا چەند جویان لێ دەژیرێ و قسەکەیان چی کاریگەریەکی لەسەر دۆخی کرێکەران دەبێت. ئەمەیان پرسێکی دیکەیە. لە یەکی ئارە دەبێت جەخت لە ژیانی کرێکار و بژێ و ڕۆژانەی قوتی کرێکار و ماف و امتیازاتی کرێکار بکرێت. لە کاتێکە ئەمە دەکەین کەمترین ماف کەمترین حەق بە کرێکاران دراوە. کرێکاران لەو پەڕی بێدادی و بێعەدالەتیە ئەژێن. لە هەمان کاتە ئەو یاسانی کە دەرکراوە ناوی کرێکاریان گۆڕیەوە بۆ مۆزەف، ئەمە یەکێکە لە هەرە کارە نایەکسانیەکانی بەرامبەر بە کرێکاران کراوە. کرێکەران گەورەترین چینی کۆمەڵگەکەن و کاریگەری زۆریشیان لەسەر ڕەوڕەوەی ژیانی کۆمەلگا هەیە، بەڵام لە وڵاتەدا ئەوان بەشمەینەترین چینی کۆمەلگەکە پێک دەهێنن. ئەگە کرێکەران نەبێت کارگە و کارخانەکانی حکوومەت بەردەوام نابێت و کۆشک و تەلارەکانیش دروست ناکرێن، بەڵام لەم ڕۆژەدا کە جەژنیەوەنە کرێکەران ناتوانن لەبەر سەختی ژیانیان پشوویەک بە جەستەی خۆیان ببەخشن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.